خاڵی چوارەم جلوبەرگ. طبعا جلوبەرجیش کاریگەری خۆی هەیە. ئەتوکا مەسەلەن بە کەشخەیی بە پۆشتایی بچێ شوێنێک کە مقابلە دەکرێت چاوپێکەوتنت هەیە سیڤیت تەقدیم کردیە کە بە شێوازێک بچی بە نەعل بچی وایە هەجارە بە نەعل بچێ ناو فەرمانگەچیان شوێنێکیان دام و دەستگایەک ئەگە حکومی بیە ئەهلیبی هەموو ئەو خەڵکە بە چاوەکی دیکە تەمەشا دەکا یاخود جلوبەرگەکەت ڕەنگەشی زۆر زەقت لەبەر بپۆشیە یاخود جلێکی زۆر تەسک و تریسک بە تایبەتی ئەگە کوڕبییان پیاوبی تەمەشا دەکەن شێوازی با بڵێن قژ و ئەوە بە شێوازێکە لەو حاڵەتە علاماتێک لەسەرەت و دروست دەبیتن کە یەکسەر نەزڕەی بەرامبەر زۆر شەرتە یەکسەر ئەتو ئێستاگە بتەوێت خوێندنەوەی یەکەم بۆ کەسی بەرامبەر بکەیت چ دەکەی یەکەم زە تەمەشا جلوبەرجی دەکەی تەمەشا پێڵاوەکەی دەکەی تەمەشایەکی سەر و سیمای دەکەی کە چۆنە شتێک لە لای تو دروست دەبی بەڵام ئەوە ڕاستە شتی یەکلاکەرەوە نییە ڕاستە جلوبەرگ پێوەەر نییە لە بۆ زانین و لێهاتووی ئینسانێک گومان لەوەدا نیە ئێستا لە ئەوروپای ڕەنگە باەخ زۆر بە جلوبەرگ نەدەن لەوانەیە کابرا بە سێ چارێک دەچیان بە شتێک دەچی دەستە شوێنێک بۆی مقابلە بکەوەوانە بەڵام لە ناو مجتەمەعی خۆمان ئەمە لە ناو مجتەمەع و کۆمەڵگەی خۆمان قسە دەکەین لە مجتەمەعی شەرقی جلوبەرگ ئەساسە ئەتو ئەگەر بە شێوازێک بچێ ناو دائیرەکی کە جلوبەرگەکی فەرمی نەبی لەوانەیە ئەو فەرمانبەرەوێن دەرهەتەمەشاش داکە بە چاوەکی زۆر سادەش تەمەشا دەکە بەڵام کاتێک کە قات و ڕیباتێک لەبەر دەکەی و دەیپۆشی دەچێت ناو فەرمانگە کە من لەگەڵ نەزڕەیە دانیم کە غەڵەتە یعنی ئەتیادی خۆ دەکرێت ئینسان قات و ڕیباتیش نەپۆشی بەڵام بۆ ئەو نەزڕەیە دروست بووە ئەوە تێناگەین ئەو مجتەمەعە کۆمەڵگەیە دەبێ ئەمە لەگەری بڕۆین دەمینی تەمەشا دەکەی ئیشەکەت ڕایی ناکە بەڵام ئەگە قات و ڕیباتت لەبەرە تەمەشا دەکەی زۆر بە ئاسانی دەتوانیت جەزبی بکەی و کابرا بە شێوازێکی دیکە لە تو دەڕوانی وایە نا ئیشەکانت بۆ ئاسان کار دەکا باش خاڵی پێنجەم کردار و ڕەفتارەکان بەس پێشوەی بینە سەر کردار و ڕەفتارەکان کاویش خۆی لە چەند خاڵێکدا دەبینیتەوە دابەشمان کردێ بە چەند خاڵێک دەمەوێت بزانم ئێوە هیچ پرسیارێکتان هەیە شتێک لە لای ئێوە دروست بووبی ئەگە پرسیارێک لای ئێوە دروست بووە دەتوانن مایکەکە دەست دەنێ ئەگەر نا بەردەوام دەبین بەردەوام بین زۆر باش خاڵی پێنجەم خاڵی کردار و ڕەفتارەکان کۆمەڵێک کردار هەیە کۆمەڵێک ڕەفتار هەیە ئەتو دەبی ئەنجامی بدەی بۆی کەسی بەرامبەر ئیقناعکە قەناعەتی پێ بکەم یەکەم شت جارێ ئەگەم بمەوێ قەناعەت بە بەڕێوەبەرەکەم بکەم پێش هەموو شتێکی دەبی بزانم کاتەکە گونجاوە کەم بۆی دەچم چونکە احتیمالی هەیە ڕەنگە زۆر سەرقاڵبی زۆر فشاری لەسەربی عادەتەن بەڕێوەبەر فشاری لەسەرە ئەوە نمونە بە بەڕێوەبەر دەینینەوە وەکو نمونە ئەجینا خۆ شتێ بۆ هاوسەرگیری دروستە ئایا بمەوێ قەناعەت بە خێزانەکەی خۆم بکەم ئایا فعلەن کاتەکە گونجاوە دۆخی لەبارە یاخود پیاوەکەی خۆت بە هەمان شێوە دۆخی لەبارە میزاجی تەواوە دەبی ڕەچاوی ئەو خاڵەی بکەی چونکە عادەتەن ئینسان لە کاتێک داوای شتێک لە کەسێک بکە کە میزاجی تەواو نەبی فشارێکی زۆر و زەختەکی دەرەوەی لەسەر بی بڕواتە بی نەجاحەت ناینی چونکە هەر ئەستن تەمەشا ئەو داواکاری توش ناکە کە تو تەڵەبەکت لێ هەیە داواکاریەکە لێ هات تەمەشاشی ناکە یاخود هەر بە پیریشەوە ناچی خاڵی دووەم پاشەوەی کە زانیم کاتەکە گونجاوە و کاتەکە لەبارە و هیچ کێشە و گیر و گرفتەچی نیە ڕەفتارێکی دیکە هەیە کە ئەمن دەبی بینوێنم لەوەی کەسی بەرامبەر ئیقناعکەم ئەویش ستایشە سوپاسە کۆمەڵێک دەربڕینی وشەی جوانە کۆمەڵێک دەستەواژەی جوانە یان لایەنی کەم دیارریەکە چونکە پێدانی دیاری وا لە کەسی بەرامبەر دەکا جا و دیارە ڕەنگە بە وشەبی ڕەنگە بە شتێکبی با بڵێن بە وشەبی بە دیاری یاخود بۆنێکە شتێکە پاقلاوەیەکە شتێک دەیبەی واتە ئەمە ستایشی تو دەکەم لەو حاڵەتە ئەو شەخصە ئەگەر هەر تەڵەبەشی لێ بکەی چۆن دەڵێ خۆی بە شەرمەزار دەزانی کە ئەگە داواکاریەکەی تو جێبەجێ ئەگەر بەپیر ئەو داواکاریەتیوەنێتن خاڵی سێیەم ئەوەیە کە کاتێک کە دەچێت لای ئەو کەسێک کە دەتوێت قەناعەتی پێ بکەی باوا بزانی داواکاریەکەی تو تەنها ئەو پێ جێبەجێ دەکرێت
ئەگەرم بچمە لای بەڕێوەبەرەکەی برێم وڵای ئەگە تو بۆشم نەکەی ئەوە من لەسەرەوە هەر بۆم دەکەن شتێکم بۆ دەکەن ئاواوە قەولیان پێدامە بەڵێنیان پێدامە کابرا چ دەکا لەو حاڵەتی داواکاریەکەت بۆ ناکە لەبەرچی دەرێ مادەم کەسی دیکە هەیە دەیکا ئەم بۆ خۆممان دیکەم بۆ من ئەو داواکارێت و چ مەفروزە جێبەجێکەم یان بە هاوسەرەکەت بڵێ یان بە کەسی دیکە بڵێ وڵای ئەوە ئەگەر توش نەبی کەسی دیکە هەیە لە دەرەوە ئاوا یعنی لەو حاڵەتەی ها تۆزێک بۆ خۆت لە خۆت تێکە دەی بۆیە زۆر گرینگە باوا بزانی تەنها ئەو تەڵەبەی تو لێی دەکەی تەنها ئەو دەتوانین جێبەجێکە تەنها ئەو دەتوانی ئیشەکانی تو ئاسانکاری تێدا بکاتن لەو حاڵەتە ئەو هەست بە بوونی خۆی دەکا هەست بەوە دەکە هەر بۆ خۆشی حەز بەوەی دەکە کە یارمەتیت بدا خاڵی چوارم دەبێت تو وای لێ بکەی هەستێکی دڵنیایی بۆ دروست بکەیت یعنی ئەو کەسێک کە دەتەوێت قەنەعەتی پێبینی هەستی دڵنیایی دەبی دۆ دروست بکەیت بۆ نمونە نابی بەڕێوەبەرەکەت وا هەست بکات و لە شوێنە کار دەکەیت فەرمانبەری بەڕێوەبەرەکەت هەست بکاتن کە تو شوێنی وی دەگریەوە یعنی کۆمەڵێک کردار و ڕەفتار بنوێنی ئەو گومانت لێ بکاتن کە تو شوێنی وی دەگریەوە ئەتوو لە با بڵێن لە تەڵەی بۆ دادنەی شتێکی بۆ دەکەی دەتەوێت لە کەداریکەی دەتەوێت بیرڕوخێنی بە شێوازە لە شێوازەکان هەوڵ بدەیت شوێنی وی بگریەوە یان نمونەیەکی زۆر سادە لە بواری زەواجدا بۆ نمونە ئافرەت کاتێک کە تو دەچێت داوای دەبێت تو هەستی دڵنیایی بۆ دروستکەی چه ئافرەتێک واتە هاوسەرگیری بە پیاوێک دەکا هاوسەرگیری لەگەڵ چ جۆرە پیاوێک دەکا لەگەڵ ئەو جۆرە پیاوە دەکا کە هەستی دڵنیایی تێدایە هەستی دڵنیایی مەبەستم لە چیە یعنی بۆ نمونە ئەتو سواری با بڵێن فڕۆکەیەک دەبی کاپتنی فڕۆکەوانێک شەرواڵێکی لەبەر بوو ڕیشی هێشت بووە باشە یەک تاک پێڵاوی لەبەرە لە پێ کردیا وایە بۆ نمونە وەکو نمونە دەبێت قەمیسەکی شڕ و پڕ لایەک چوویتە ژۆرێ لایەک هاتە دەرێ دۆخین هاتە دەرێ برێیاڵە وەرە سوار بن لە شوێن دەرپێمان خۆش و دادەبەزین ئایا ئێوە سواری و فڕۆکەیە دەبن لەبەر چ سوار نابی لەبەرەوەی هەستی دڵنیایی نییە هیچ هەست بە ئەمان ناکە ئەتو هیچ هەست بە ئەمان ناکەی بۆی سواری و فڕۆکەیەبی ئەدی ئەگەر کاپیتانی فڕۆکەوانەکە جلی فڕۆکەوانی لە پۆشی بوو کڵاوی لەسەر بوو هەموو ڕێنمایی و تعلیماتەکی هەموو ئاگدارکردنەوەکانی جوان بوو شتەکانی هەموو لە جێ خۆی بوو باش بوو ئەو کاتە تو هەست بە دڵنیایی دەکەی کە سەفەرێکی دوور و درێژن لە پێشە هەستی دڵنیاییت هەیە هەتا لە پرۆسی هاوسەرگیریش وایە ئەتو دەبی هەستی دڵنیایی بۆ کەسی بەرامبەر دروست بکەی کە بۆی قەنەعەتی پێ بکەی کەمە ئەو زەواجە ئەو ژیانەی دەستی پێ دەکەین لەم سەر بۆ ئەو سەر دەڕۆین بە دڵنیایی دەڕۆین چونکە ئافرەت زۆر حەزی بە دڵنیاییە حەزی بە شوێنەکە ئەمان بی تێیدا بحەسێتەوە بەڵام ئەگەر ئەو خاڵە لە تودا نەبوو لەو حاڵەتەی دڵنیا بە تو ڕازی نابی چونکە وەکو باسمان کرد لەسەر و سیما و ڕەفتار و کردارەکانت دەردەکەوی کە تو هەستی دڵنیایی تێدا هەیە یان نا